دوای ئەوەی بەهۆی نادادپەروەریەوە لە تورکیا بەرەو یۆنان کۆچی کرد و گیانی لەدەستدا، منداڵەکانی ئەسما ئۆلوداغ بە باوکیان شاد بوونەوە. دوای مردنی دایکیان، حکوومەتی ئەڵمانی بڕوانامەی گەشتیدا بە باوکی منداڵەکانی و توانی بە منداڵەکانی شاد ببێتەوە. ئەڵمانیاش مۆڵەتی نیشتەجێبوونی بە منداڵەکان بەخشی. ئاسما ئۆلوداغی 35 ساڵ دوای ئەوەی ویستی بە هاوسەرەکەی مێحمێد ئەلی ئۆلوداغ بگاتەوە کە لە کارەکەی دوور خرابیەوە و ئەڵمانیا مۆڵەتی نیشتەجێبوونی پێدا بوو لە ڕووباری مێریچ پەڕیەوە، بەڵام بەهۆی جەڵتەی دڵەوە لە یۆنان گیانی لەدەستدا. دایکەکە 3 منداڵی لەگەڵ بوو کە تەمەنیان 3 ساڵ، 7 ساڵ و 10 ساڵان بوون. لە چاوەڕوانی وەڵامی پەنابەرێتی ئەڵمانیادا کۆچی دوایی کرد. دوێنێ باوکی منداڵەکان بەرەو یۆنان گەشتی کرد و بە منداڵەکانی شاد بووە. سەرەڕای ئەوەی دوێنێ بەهۆی یەکی ئەیارەوە پشوو بوو، بەڵام کۆنسڵخانەی ئەڵمانیا مۆڵەتی نیشتەجێبوونی بە منداڵەکان بەخشی و کارە فەرمیەکانی بۆ جێبەجێکردن.